کاردانەوەکان لە سەر ڕووداوی هێرشکردنە سەر پزیشکێک لە نەخۆشخانەی شەهید پێشڕۆ لە قەزای شەمشەماڵ بەردەوامە و ماوەی 4 ڕۆژە پزیشکانی خولاو لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی شەمشەماڵ مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاندووە و هیچ نەخۆشیێک نابینن. سەبارەت بە مانگرتنی پزیشکانی خولاو و کەیسی پزیشکا بریندارەکە بڕیار بوو ئەمڕۆ دکتۆر فەرهاد محەممەد بەڕێوەبەری تەندروستی شەمشەماڵ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ساز بکات. بەڵام پاشەوەی ژمارەیەک لە دەستگاکانی ڕاگەیاندن سەردانی بەڕێوەبەرایەتی تەندروستی شەمشەماڵیان کرد. ناوبراو لە ئەنجامدانی کۆنگرا ڕۆژنامەوانیەکە پاشگەز بوویەوە و بە هۆکارێکی نادیار کۆنگرەکەی ئەنجام نەدا. بەڕێوەبەری تەندروستی شەمشەماڵ تەنها ئەوەندەی وت شوێنی پزیشکانی خولاوی مانگرتوو بە پزیشکانی پسپۆر پڕ کراوەتەوە و هیچ بۆشاییەک لە نەخۆشخانە و بنکە تەندروستەکانی سنوورەکەدا دروست نەبووە. دکتۆر فەرهاد وتیشی بڕیار ئەمڕۆ پزیشکانی خولاو کۆتایی بە مانگرتنەکەیان بهێن و بگەڕێنەوە سەر کارەکانیان. بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتەش پزیشکانی خولاو لە سەر مانگرتن و ناڕزایەتیەکانیان بەردەوام بوون. لەسەر ڕووداوەکە فەنەن عەبدولقادر ئەو دکتۆرەی کە هێرشی کرا بۆ سەر بە پەیامی ڕاگەیاند دەست لە مافی خۆی هەڵناگرێت و لا داوای یاسایەکانی پاشگەز نابێتەوە لەبەر ئەوەی لەو کاتەی کە سەرقاڵی وەرگرتنی ڕێنمایی بووە لە پزیشکی پسپۆڕی لوت و گوێ بۆ ئەوەی کە چۆن مامەڵا لەگەڵ دایکی هێرشکارەکە بکات کە مێروویەک چوو بۆ نێو گوێیەوە هێرشی کراوەتە سەر و زیان بە چاوی گەشتووە. پزیشکەکە ئەوەشی وت بەڕێوەبەراتی نەخۆشخانەی شەهید پێشڕەویش سکاڵیان لە سەر گەنجە هێرشکارەکە تۆمار کردووە و پیان ڕاگەیاندووە ئەگەر ئەویش دەست لە مافی خۆی هەڵگرێت ئەوان لە سەر سکاڵاکەیان بەردەوام دەبن. هەروەها ئاماژەی بۆش کرد بە پێی یاسا دەبێت ئەو کەسە 3 تا 5 ساڵ زیندانی بکرێت لەبەر ئەوەی لە کاتی دەوامی فەرمیدا هێرشی کردوتە سەر کارمەندێکی حکوومەت. هەر لەسەر ڕووداوەکە پەیوەندی بە نەقیب سەرکەوت ئەحمەد بەرپرسی ڕاگەیاندنی پۆلیسی پارێزگای سلێمانیەوە کرد و ناوبراو ڕایگەیاند. تۆمەتبارەکە لە ئێستادا دەستگیر کراوە و لە کاتی لێکۆڵینەوەدا وتوویەتی ئەو تووڕە بۆ و دەستی بۆ مۆبایلی پزیشکەکە بردووە بەڵام بەهاڵا دەستی بەرچاوی کەوتووە. ئەمە ئەم کوڕێک دایکی حەشەرەیەک چۆتە گوێیەوە بردوێتی بۆ خەستەخانەی چەمچەماڵ. دیارە دکتۆرە بەڕێزە مطبقەیە و دیارە زۆری نەکانی پەیوەندی بە موقیمێکەوە کردووە دکتۆرێکی مقیمەوە. ئەم کوڕە بە قسەی خۆی دکتۆرەکەڵێ بۆکسی لیاوم بۆکسی یاوە لە چاوم کوڕە کەشکە گرتومانە ئەڵێ من پەلاماری مۆبایلەکەم ماوە دەستم بەرچاوی کەوتووە. کوڕەکە خەڵکی ئاغجەلەرە و دایکی ئەو حاڵەتی هەبوو و ئێستا ئێمە گرتومانە و بەندە بە بڕای داگەر و لێکۆڵینەوەی تەواوی لەگەڵاکەین و حالە هەواڵی دادگایەکەین. هاوکات محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ لە واڵی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نووسیوێتی ئەنتەرێکی مافیا لە شەمشەماڵ هێرشی کردبووە سەر پزیشکێکی ئافرەت دواتر دەستگیر کراوە و ئێستا لە بەندیخانە پاڵی داوەتەوە. ئەمە یەکەم جار نییە هێرشکردنا سەر پزیشکان و کارمەندانی تەندروستی ڕوودەدات و ساڵانە دەیان پزیشک دەکەونە بەر هێرشی هاوڵاتیان. لە دیارترینیشیان ئێوارێسی کانونی یەکەمی 2018 دکتۆر کەمال ئەحمەد سەعید پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری لە نۆرینگەی تایبەتی خۆی لە شەقامی ئۆرزی لە شاری سلێمانی تەقەی لێکرا و بە سەختی بریندار کرا. نەبوونی یاسایەکی تایبەت بە پاراستنی پزیشکان و کارمەندانی تەندروستی وای کردووە چەندین دۆسیا با کراوەی بمێنێتەوە و بەشێکیشیان با سولحی عەشایەری و لە دەرەوەی دادگاکان یەکلا کراونەتەوە.